السلام عليكم جماعات. باشا أحواله وسلامة ساكن حاله باشا سلامة باشا جويكي بهاري وخوش وشوينكي خوش ديار لسفر وسياحة راسته والله مش كنت ما أورو بعد جمعة بتشين جوكي بوري نسر أو شاخي شوينكي خوشو والله شوينكي خوش شوينكي سازقارة بلا في ما نخوش يقدق خير ما مو بكيل روي درچون و سفر و روده کوی که چینه کوی چون جنگی پارێزین ئیسلام چه داوای لێ مەدەکە ئەگە بچینە ئەو شوێنەی چۆن مامەڵەی دەگەڵ بکەین چه شوێنێک بۆمە گونجاو بۆ ئینسانی مسلمان. بسم الله الرحمن الرحيم. والله جاي خويتي إنسان وقتك كدرد سيد بو أو دشت درو شاخو أو بونا ورزواني كخواي جورا رازاندوية توا إنسان سن أدابي كرتشاوكات برلها مشتي كدرد شو لمالا وناوي خواي برودقاري لبير نتشيد ودعاء لبير نسيت وقتك هات أو دشتو درو شاخو كيو أو دنيا رازاوش ذكر يادي خوي جوري لبير نسيت إنسان بأو درسي كبشويك بخوي بدات وبير لدروس كراوكاني خوي جورب كاتو وقدري ناز ونعمتكاني خوي جورب زانيت خوي جورب سنز ما رادك يشيد فرمي قل سيروا في الأرض برون بزوي دا بقرن بلان فانظروا كيف بدأ الخلق تماشاكا مزاننها أو دشتو درو كيو شاخو أو همو قرجو ياو رازاويا بزانن شون دروس كراوا خالق كي چند بدا صلاته وچند قدرته دا صلاتي هي بوي إنسان كدرد سيت جي خويتي بير لعظمته قوري خواي پروردگار بكاتوا و قوري خواي قوري زياتر بودر كويد بيشري حافيك يكي كالزانيان دا فرميد اگر إنسان تنها بير لعظمته قوري خواي قوري بكاتوا بير لناز ونعمته كانوا دروس كراوا كان خواي قوري بكاتوا سرنجي أو بونور دروس كراوا نبدا حرگز گناه تاواني پي ناكرت بۆچی چونکە هەر کەسێک سەرنجی بوونەوە بدا بە چاوی دڵ ئەوە گەورەی خوای گەورەی بۆ دەردەکەوێت هەر کەسێکیش گەورەی خوای گەورەی بۆ دەرکەوت و ناسی و چۆن ناودڵی ئەو کاتەی گوناه و تاوانی پێ ناکرێت. لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئینسان کاتێک کە دەردەچێت ئاگای لە شوێنە خراپەکان بێت و ئاگای لە کەسە خراپەکان بێت لەگەڵ کەسی چاکدا دەرچێت و شوێنێکی باش و گونجاو هەڵبژێرێت. عرب قسەیەکیان هەیە دەڵێن سل عن الرفيق قبل الطريق پرسیار بکە لە ڕەفیق و هاوڕێیەکی باش پێش ئەوەی کە بەڕێگادا بڕۆیت یعنی پێشەوەی بچیە دەرەوە سەفرە و سیاحەت و سەفەرێکی بکەی هاوڕێیەکی باش بۆ خۆت هەڵبژێرێت چونکە کەسی چاک هەمیشە تووشی چاکت دەکات کەشی خراپیش خوا پەنامەندە هەمیشە تووشی چیت دەکات تووشی گوناه و تاوانت دەکات. انجا لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئینسان شوێنی باش هەڵبژێرێت نەچێتە شوێنێکی خراپ کە گوناه و تاوانی لێیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم چه دەفەرمێت والمهاجر من هجر الخطايا والذنوب مهاجر کێیە ئەو کەسێک کە هیجرەت دەکات بۆ لای پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەو کەسەیە پشت لە گوناه و تاوان دەکات. خوا پەنامەندات کاتێک کە بەهار دێت چەند گەنج دەبینین چەند مسلمان دەبینین لە مزگەوتن عیبیان نییە ئەهلی مزگەوت و نوێژن کەچی دەچنە ئاهەنگ و بۆنەیەک کە گوناه و تاوانی لێ لە جیاتیەوەی پشت لە تاوانکە ڕوو لە تاوان دەگەن خوا پەنامەندات. عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێ بێ کە یەکێکە لە هاوڵە هەرە باشەکانی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم پیاوێک بۆ زەماوەندێکی بۆ گواستنەوەی دەعوەتی دەکات کاتێک کە دەچێ دەبینێت تەپڵ و تووزەلە و لەه و لەعبی لێیە یعنی بە کوردی گوناه و تاوانی لێیە دەگەڕێتەوە و ناچێ بۆ ئاهەنگەکەی کاتێک کە دەگەڕێتەوە دەڵێن بۆچی گەڕایەوە دەڵێت چونکە پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم من كثر سواد قوم فهو منهم کاکە هەر کەسێک ڕەشایی قەومێک زیادکە هی کەسانێک زیادکە لەو شوێنەی کە لەگەڵیاندایە لە گوناه و تاوانەکەی لەگەڵیاندا بەشدارە خوا پەنامەندات. خوای گەورە فەرمانی چمان پێ دەکات دەفەرمێ وەڕوجز فەهجوڕ پشت لە گوناه و تاوان کەن گوناه و تاوان بەجێ بێڵن ئەو شوێنەی گوناه و تاوانی لێ دەکرێت پشتی تێکەن و بەجێ هێڵن ڕووی تێمەکەن مەچنە شوێنی گوناه و تاوان. یعنی سبحان الله چەند مسلمان دەبینی چەند گەنج دەبینی تەماشا دەکەی مسلمانە و ئەهلی مزگەوت و نوێژ دەکات کەچی دەچێتە بۆنە و ئاهەنگێک شوێنێک کە شوێنی ئینسانی مسلمان نییە و کە گۆرانی و شرک و کوفر و تەپڵ و تووزەلەی حرامی لێیە ئەگەر ئینسان لەوێدا بمرێت خوا پەنامەندە دوایی چ وەڵامی خوای گەورە دەداتەوە
تەخواداری چییە؟ ئەوەیە کە ئینسان لە شوێنێک نەبیندرێت کە شوێنی ئینسانی مسلمان نییە، کە شوێنی ئینسانی مسلمان نییە. یعنی هەیە شانازی بەوەی وە دەکات کە لە شوێنێکی گوناه و تاوان ڕزمێکی دەگری زاری وهەیە بەڵاوی دەکاتەوە لایکی کۆمنتم بێت هەر ئێستا لە فلان شوێنە، کەچی فلان شوێنەش کوێیە؟ شوێنی گوناه و تاوانە، شوێنی شیرک و کوفرە، شوێنی تەپڵ و تۆزەلەی حرامە، شوێنی شای و هەڵپەڕکێ و بەزم و کوڕە شوێنی شەیتانە خوا پەنامەندات. بەڕاستی ئەوە جێی شانازی نییە بۆ ئینسانی، جێی ئەوەیە کە ئینسان بە خۆی دابچێتەوە و تەماشای خۆی کاتەوە بیر بکاتەوە کە مسلمانین. دەبێت ئێمە لە بیرمان بێت کە ئێمە خەڵکێکی مسلمانین، کەسانێکی ئیماندارین. ئینسان لە هەموو شوێنێک پێغەمبەر دەفەرمێ ئیتەقی الله حەیثوما کونتە، لە هەر شوێنێک هەی لە خوای گەورە بترسە، لە هەر شوێنێکی ئەو دنیاە هەی چ بکە؟ لە خودای پەروەردگاری خۆت بترسە، یعنی حیساب بۆ سنوورەکانی خوای پەروەردگار بکە. ئەها ئینسان هەموو ڕۆژێت چ دەڵێ لە نوێژێدا؟ اهدنا الصراط المستقيم، اهدنا الصراط المستقيم، يعني ئەی خوای پەروەردگار هیدایەتمان دەی بۆ کوێ؟ بۆ ڕێگای ڕاست، بۆ ڕێگای ڕاست کە ڕێگای کێیە؟ ڕێگای پێغەمبەران و پیاوچاکان و شەهیدانە، ڕێگای ڕاستگۆیانە. دەی ئینسان دەگونجێ لە نوێژێدا بڵێ خوایە ڕێنمونیم کە بۆ ڕێگای ڕاست، کەچی وە دوای کوێرە ڕێیانیش بکەویت، وە دوای حەڕامیش بکەویت، وە دوای ڕێی خەراپیش بکەویت، ئەرێکاکەوە دەگونجێ بەیەکەوە؟ ناگونجێ بەیەکەوە. بۆیە لێرەوە ڕوو دەکەم بە هەموو گەنجێکی، هەموو دایک و خوشکێکی، هەموو کەسێکی مسلمان کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم مهاجر ئەو کەسەیە پشت لە گوناه و تاوان دەکات، شوێنی تاوان بەجێ بێڵن، پشتی تێکەن و ڕووی تێمەکەن و مەچن لەو شوێنانە ڕسم بگرن و بڵاوی کەنەوە و شانازی پێوە بکەن. خوای گەورە ئامۆژگاریمان دەکات دەفەرمێ وەڕوجز فەهجوڕ، کاکە پشت لە گوناه و تاوان کەن، با بە قسەی خوای گەورە بکەین، بەخوا هەر ئەوە مای عاقبەت خێری ئینسانە لە دنیا قیامەت.